بەڵێ دیارە دوایەوەی کە لە 1970 کۆبوونەوەی نەتەوەیە گرتوەکاندا ڤۆلۆدیمیر زیلێنسکی سەرۆکی ئۆکرانیا پێشنیاری ئاشتی کرد و داوای بەستنی کۆنگرەیەکی ئاشتی کرد. ئێستا وەزیرانی یەکێتی ئەوروپا لە کێڤی پایتەختی ئۆکرانیا لە گفتوگۆدان بۆ قسەکردن لەم بارەوە. منیش مەبەستمە گفتوگۆی زیاتر بکەم لەسەرم بابەتە بەڕێز بەختیار شێخ محەممەد شێخ فەرەج ڕاوێژکاری یەکەم لە دیرێک دیپلۆماسی لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. کاک بەختیار زۆر بەخێربێی. گرنگی ئەم کۆبوونەوەیە چییە کە یەکێتی ئەوروپا لە دەرەوەی وڵاتێکی ینی لە وڵاتێکی دەرەوەی نێو یەکێتیەکە کۆ دەبنەوە؟ ڕاستە ئەم کۆبوونەوەیە گرنگیەک پیشان دەدات بۆ هەمووان کە یەکەمین جارە وەزیرانی دەرەوەی ئەوروپا لە دەرەوەی خاکی ئەوروپا ئەم کۆبوونەوەی بەستن. ئەمەش وەکو بڵێ هاودەنگیەک هاوسازیەک بۆ میلەتی ئەوروپیەکە ئۆکرانیا ئەگەیەنن بە ناوی ئەوروپاوە. بەڵام ئەگەر تەماشای کاتەکە بکەین کە ئەم کۆنگرەی تیاگرێت لەم کاتەدا یەکەمین کۆنگرەیەکی فەرمی نییە، کەواتە ناتوانن بڕیاری استراتیجی بدەن، ناتوانن بڕیارێک بدەن کەوا سبەینێ لەلایەنی یاساییەوە مولزەم بن پێی. کەواتە ئەمڕۆ هیچ بڕیارێک نادرێت لە نێوەم کۆبوونەوەی؟ هیچ بڕیارێک نادرێت، تەنها ئامانجەکە گفتوگۆکردنە لەسەر مەسەلەکە. باشە. ڕاستیەکەی پاشەوەی چەند ڕۆژی ڕابردوو لە ئەمریکا ئەبینی لە کۆنگرس کەوا بودجەی فیدرالی کێشەیەکی گەورەی دروست کردووە. ئەمەش ئەگەر بگەڕینەوە لایەنێکی تەنها ناوخۆی ئەمریکا نییە، لایەنێک ئەگرێتەوە کەوا بڕیاریاندا کەوا ئەو یارمەتیەی کە بۆ ئۆکرانیا دانراوە جارێ ڕای بگرن. با بڵین بە شێوەیەک ئەڵێ ئێمە ڕامان گرتووە، بە چ گەرەنتیەک هەیە ئایا ئەو پارەیە پاشماوەیەکی کە 45 ڕۆژ دیاری کراوە سەرف فەکرێت یان نا. بۆیە ئەوروپیەکانیش بەخۆیانە دەچنەوە و ئەزانن کە دەبێت دانیشن لەگەڵ ئۆکرانیا بڵێن ڕاستیەکەی ئەوەی کە لە میدیاکانە ناوترێ ڕاستیەکەی ئەوەیە ئەو هێرشەی ئۆکرانیا بەتەما بوو بیکە هەمووی ئامانجێکی گەورەیان لەسەری دانابوو سەری نەگرن. لە بەنگی 6ەوە دەستی پێکردووە ئێمە بەڵێ هێرشی پێچەوانە ئێمە وا گەشتینە نزیکەی لە مانگی دەداین واتە بارودۆخەکە لەوێ گۆڕێت. ئەو هێرشی پێچەوانەیە ئامانجێکی وای پیشان نەداوەکەوە دایان نابوو بیریان لێکرد بۆ لایەنی استراتیژی. کەواتە ئەمڕۆ هەموو لایەنەکان بەرژەوەندیان لەوەدایە کەوا بزانن بە شێوەیەک بەڵکو کۆبوونەوەیەکی جیهانی بکرێت لە بۆ ئاشتی. لێرەدا پێویستی پێهۆیەکەوا دەست پێشخەری بکرێت. ئەوروپیەکانەوانەیە خۆیان ئەم جارە دەست پێشخەریەکی ئەوها بکەن لەم مەسەلەیەدا. کەواتە مەبەستەوەیە بڵێ ئێستا وڵاتانی ڕۆژاوا و ئەمریکا دەیانەوێت کۆتایی بەم جەنگە بێنن کە نەیانتوانی تایە سەرکەوتوو بن؟ ئەگەر بینە لایەنی استراتیژی درێژخایەن بەڵێ، لەبەرەوەی ئەوان چاوەڕوانی ئەوەیان ناکرد کە ئەم جەنگە ئەوەندە ئەخایەنێت. دایان نابوو 2 مانگ 3 مانگ 6 مانگ دایان نابوو لەوانەیە کە میلەتی رووسیا یان سوپای رووسیا ئەو شتە نەکات. دایان نابوو کەوا بڵێن ئۆکرانیەکان لەوانەیەکم بتوانن سەرکەوتووی بێنن ئەو زەویانە بگرنەوە. بەڵام ئەشیانزانی رووسیا ناڕوخێت، چونکە تۆ ناتوانانی وڵاتێکی جیهانی کەوا چەکی ئەتۆمی هەبێت تۆ بیرروخێنی. بەڵام ویستیان کەوا هەتا بتوانن لاوازیکەن بە شێوەیەک یان بە شێوەیەکی تر. لێرەدا ئەتوانم بڵێم لەلایەکەوە سەرکەوتوو بوون، چونکە لایەنی ئابووری رووسیا توانین بڵێن شکستی هێناوە، چونکە زۆر شتی ڕاگرتووە. بەڵام تەنها بەڵام ئەو هێڵەی کە رووسیا بە پشتیوانی چین و ئێران و کۆریای باکوور دروستی کرد. بەڵێ خۆی لێرەدا ئەگەر بێت و تەماشای لایەنی ئەمریکا هەوڵیدا کە ئەم شەڕە بکاتە شەڕێک لەسەر زەوی ئەوروپا کە ڕاستی شەڕی ئەوروپا نییە، ئەم شەڕە شەری ئەمریکایە و شەری رووسیایە. دەمێکی شەپلانی بۆ دانراوە. بەڵام لەبەرەوەی ئەوروپیەکان بەشێکن لە ناتۆ لە استراتیژیە و لە پرۆتۆکۆلی نواتۆش نووسراوە دەبێ هەمووی لەگەڵ یەک بن لە کاتی جەنگدا. ئەمە مەسەلەیەکدایە. دووەمین هەوڵی دا وڵاتێکی زۆر لە دەرەوەی ئەوروپا بێنێت ئەم هەوپایمانیە دژی رووسیا، بەڵام سەرکەوتوو نەبوو. کەواتە تەماشا بکەین ئێمە ئەمڕۆ چێ لەگەڵ ئەم هەوپایمانەیە ئەوروپیەکانە کە ناتۆیە ئەگرێتەوە و کەنەدای لەگەڵە ئوسترالیای لەگەڵە. بەڵام وڵاتانی گەورەی تر وەکو چین وەکو هند هەندێک وڵاتی گەورە لە ئەمریکای لاتینی ئەوانە بەشداریان نەکردووە، بەڵکو بێلایەنن لە دەرەوە تەماشای ئەم جەنگە دەکەن. باشە کاک بەختیار پێت وایە پلانی ئاشتی سەرکەوتووە بێت ئەوەی ڤۆلۆدیمیر زیلێنسکی پێشنیاری کردووە؟ ئێمە ئەگەر بێت و تەماشا بکەین
شێ ئەم جەنگە بەڕێوە بە دوو لایەنە ئەمریکایە لەگەڵ رووسایە لە بەرژەوەندی رووسایە کە ئەم جەنگە ڕاوەستێت ئەمریکاش ئێستا وان نزیکە بێتەوە لە کاتی بانگەشەی هەڵبژاردن و خۆیان ئەبینن کەوا بەڕاستی ڕاپرسیەکان پیشانی داوە کە دیموقراتیەکان مووقفیان زۆر لاوازە کەواتە ئەگەر بێت و جمهوریەکان بگەڕێنەوە ئەگەڕێنەوە بم بانگەشەیە چووکڵێ ئێمە چوینەتە شەڕێکە و پارەی خۆمان سەرفەکەین لە شتێک کەوا ئێمە زانی سەرکەوتو نابین تێیدا بۆی هەیە ئەم جارە پاشەوەش کە ئەو دژە هێرشتە سەر نەگرت بۆی هەیە ئەم جارە لەوانەیەکم بۆی هەیە کەوا هەوڵ بدەن بۆ ئاشتیەکی بۆ ماوەیەکی کورت ئەگەر هیچیش نەبێت. دەست خۆش زۆر سپاس بەڕێز بەختیار شێخ محەممەد شێخ فەرج ڕاوێژکاری یەکەم لە دیرک دیپلۆماسی سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس دەکەم. دەست خۆش.